وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی سەرپەرشتی کۆبوونەوەی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنایان کرد لەگەڵ پارێزگار و بەرپرسایەکە ئیداریەکانی هەولێر بڕیاردرا سەرجەم چایەخانە و کافتریاکان دابخرێن و چێشتخانەکانیش تەنیا خواردن بە شێوەی سەفەری بفرۆشن. پارێزگاری هەولێر ڕایگەیاند کە بازاڕە میلیەکانیش دادەخرێن. ئێمە بڕیارماندا کە هەموو کافتریاکان هەموو چایەخانەکان دابخرێن و هەموو شوێنە جەنجاڵەکان بازاڕە میلیەکان ئەو بازارانەی کە هەبووە دەسەڵاتمان داوەتە قایم قامێتەکان کە هەڵسەنگاندنی بۆ بکەن هەر شوێنێک جەنجاڵی تێدایە ڕێوشێن و ئیجراعاتی پێویست دەگرنە بەر و بڕیارماندا هەموو ڕێستۆرانتەکان چێشتخانەکان تەنها بۆیان هەیە بە دیلیڤەری بە سەفەری خواردن بفرۆشن ئەگیرنا وەکوتر هەموو دادەخرێن لە ڕۆژی چاردەی مانگ بەدواوە. سەبارەت بە هەموو شوێنەکانی تری سەربڕخانە و مەیدانی ئاژەڵان و فرۆشتنی ئەمانە ڕێوشێنی توندانراون دواتر قایم قامێتەکان پەخشی دەکەن و دەبێت هەموو لایەک پابند بن پێی و لەمە دوا ڕێگە نادەین هیچ کەسێک لەسەر شوێنە گشتیەکان لەسەر جادە ئەگەر تەنها دەبێت مۆڵەتی تەندروستی ڕسمی هەبێت دەتوانێت گۆشت بفرۆشێ یان مریشک بفرۆشێ ئەگەرنا ئەوانەی تر هەمویان دادەخرێن. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم ڕایگەیاند کارەکان گەیشتۆتە ئەوەی هاتوچۆی نێوان پارێزگاکان ڕابگرن بەڵام بزانن پێویست دەکا بڕیاری ڕاگرتنی هاتوچۆ لە نێوان شارەکانیش دەدەن. هاوڵاتیان داواتان لێ دەکەن کە کەمترین هاتوچۆ بکەن چونکە بە حەقیقەت زۆر کەس هاتوچۆیەکی کردووە ئێستا لە هەولێرە لە سولەیمانیە لە دهۆکە ئێمە ماوەی 2 ڕۆژمان داوە بە هاوڵاتیان هەتا 4 مانگ هەر هاوڵاتیەک لە هەولێرەوە چۆ بێتە سولەیمانی دەتوانێت بگەڕێتەوە بە پێچەوانەشەوە لە دوای 4 مانگ ئەو بڕیارە جێبەجێ دەبێت بۆیە ئەو کاتە ڕەنگە تووشی گرفت ببن بە بێ ڕەزامەندی ژووری ئۆپەراسیۆن کە لەلایەن پارێزگارەکانەوە سەرپەرشتی دەکرێت هیچ هاوڵاتیەک ڕێگای پێ نادرێت بێتە هەرێمی کوردستان لە پارێزگەکانی تری عێراق و لە ناو پارێزگەکانی هەرێمی کوردستان. لای خۆشی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم داوا لەوانە دەکات کە کەرەنتینیەکانیان تەواو کردووە تا بکرێت چاودێری تەندروستی خۆیان بکەن و تێکەڵی خەڵک نەبن و ڕاشیگەیان ژمارەی توشبوانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان تا ڕۆژی چوارشەممە گەیشتووە بە 19 حاڵەت بەڵام تەشەنەکردنی زیاتری ڤایرۆسەکە لە ئێران مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان زیاتر دەکات. تەنها لە قۆناغی خۆپارێزی دانین ئێستا ئێمە لە 3 قۆناغداین قۆناغی خۆپارێزی بۆی توش نەبین قۆناغی کۆنتڕۆلکردن ئەوەی کە توش بووە نەبێتە هۆکاری بڵاوبوونەوە و قۆناغی چارەسەرکردنی ئەم خۆشەویستانەی کە نەخۆشنیان هەڵگرانی ئەم ڤایرۆسن بۆیە پێویستی بە هاوکاری هاوڵاتیە لە گرنگترین قۆناغ کە قۆناغی خۆپارێزی و کۆنتڕۆلکردنە هیوادارین کە هاوڵاتی هێشتان بەجددی و ئەم نەخۆشیە وەربگرێت ژمارەیەک زۆر لەو هاوڵاتیانەی کە گەڕاونەتەوە ناو خانەوادەکانیان لە کەرەنتین بوون پێشتر تکایە چاودێری ڕەوشی تەندروستی خۆیان بکەن تا ئێستاش ئەگەر بکرێت لە ناو ماڵەکانی خۆیان لەژێر چاودێری تەندروستی و لەگەڵ تیمەکانی تەندروستی لەسەر هێڵ بن ئەگەر خوا نەخواستە بکرێت هەر نیشانێکیە بوو ئەوە دەتوانێت پەیوەندی بکات بە ژمارە 122 کە ئێستا لە هەرێمی کوردستان ژمارەی سەرتاسەریە بۆ پەیوەندیکردن بۆ بەرنامەی کۆنتڕۆلکردنی کۆڕۆنا. کۆی هەڵگرانی ڤایرۆسی کۆڕۆنای کۆڤید-19 لە هەرێمی کوردستان 19 حاڵەتە لە نێویاندا 1 مردن و 1 نەخۆشی بە تەواوەتی چاک بۆتەوە هەمویان لەژێر چاودێری پزیشکیدان و باری تەندروستیان جێگیرە. هاوکات وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان جەخت دەکاتەوە کە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن بە تایبەت نەڕۆیشتنیان بۆ شوێنە قەڵەباڵغ و بەرنەکەوتنیان لەگەڵ کەسانی دیکە و بەردەوام دەستشوشتنی تەندروست هەروەها پەیوەندیکردن بە هێڵی گەرمی ژمارە 122 لە کاتی پێویستدا. عیمران ئەمیر کەناڵی یاسمانی پەیام هەولێر.